هاي العجلة الثانية. زۆربەی ڕۆژنامە و ناوەندە میدیایەکانی ئەمریکا لە دوای تیرۆری قاسم سولەیمانی ئەو پرسیارەیان وروژاند کە ڕاستە ناوبراو دوژمنی ئەمریکا بوو، بەڵام ئایا ئەو کاتە و شێوازی تیرۆرکردنەکەی ناوبراو کارێکی دروست بوو؟ ئایا ئیدارەی کۆشکی سپی ئامادەیە بۆ جەنگی گشتگیر لەگەڵ ئێران و هاوپەیمانەکانیدا؟ ڕۆژنامەکانی واشنتن پۆست و نیویۆرک تایمز و لۆس ئانجلۆس تایمز و شیکاگۆ تریبیون لە سەرروتارەکانیدا هەمان پرسیاریان لە ئیدارەی کۆشکی سپی هەیە. تەنانەت واشنتن پۆست لە شرۆڤەیەکیدا دەگاتە ئەو ئەنجامەی کە هێرشکردنە سەر ئێران خزمەت بە هەڵبژاردنەوەی ترامپ ناکات. هەندێک ڕۆژنامە نووسانیش گومانیان هەیە لەسەر کات و شێوازی تیرۆرکردنی دووەمین کەسایەتی وڵاتێکی گرنگی خۆرهەڵاتی ناوەڕاست، چونکە بۆ هەریەکە لە ئوسامە بن لادن و ئەبوو بەکر بەغدادی لە کۆشکی سپیدا ژووری ئۆپەراسیۆن ئامادەکرا بوو. بە ئامادەبوونی وەزیرانی بەرگری و دەرەوە و ڕاوێژکاری یاسایشی نەتەوەیی ڕاستەوخۆ سەرۆک سەرپەرشتی ئۆپەراسیۆنەکەیان دەکرد، کەچی ترامپ بۆ کردەی مەترسیداری تیرۆری ژەنەڕاڵ سولەیمانی لە گۆڕەپانی گۆڵف و لە کاتی پشوودا بڕیارێکی لەو شێوەیەی دەرکرد و پرسیشی بە کۆنگرێسی وڵاتەکەی نەکرد. عادل عەبدولمەهدی لە وتەیەکیدا لە بەردەمی ئەنجومەنی نوێنەراندا ڕایگەاند کە سولەیمانی میوانی فەرمی حکومەتی عێراقی بووە و بڕیار بووە سەرلەبانی ئەو ڕۆژە لەگەڵ ناوبراودا کۆب بێتەوە و لەبارەی ئاڵوگۆڕی نامەی نێوان سعودی و ئێرانەوە بۆ هێورکردنەوەی دۆخی ناوچەکە وەڵام وەربگرێتەوە. چەند سەعاتێکیش بەر لە گەیشتنی ناوبراو مانگرتنی بەردەم باڵیۆزخانی ویلایەتە یەکگرتووەکان لە بەغدا کۆتایی پێهێنرا کە ئەوەش ئاماژەیەک بوو بۆ هێورکردنەوەی ئاڵۆزیەکان لەگەڵ ئەمریکادا. ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕای دەگەێنێت کە لە سەردەمی جۆرج بوش و دوای ئەویش باراک ئۆبامادا بژاردەی تیرۆری قاسم سولەیمانی خراوەتە بەردەستیان، بەڵام ئەوان ڕەتیان کردەوە چونکە بە مەترسیان زانیوە بۆ زیاتر ئاڵۆزبوونی خۆرهەڵاتی ناوەڕاست. گەرچی پرسیارەکان لەبارەی چۆنیەتی وەڵامدانەوەی کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەمریکا زۆر و بربڵاون، وەکو ئەوەی ئەنجومەنی یاسایشی نەتەوەی ئەو وڵاتە و هەموو بەرپرسان جەختیان لەسەر کردوێتەوە، بەڵام هەمووان بڕوایان وایە هەرچەندە تیرۆری کەسایەتێکی فەرمی وڵاتێک و لەسەر خاک و سەروەری دیبلۆماسی وڵاتێکی تر و باشکرا ڕاگەیاندنی لەلایەن سەرۆکی گەورەترین وڵاتی جیهانەوە پێچەوانەی یاسای نێودەوڵەتیە و ڕووداوێکی مەترسیدارە، بەڵام شارەزایانی کاروباری خۆرهەڵاتی ناوەڕاست بڕوایان وایە ئێران لە ڕێگەی هاوپەیمانەکانیەوە وەڵامی ویلایەتە یەکگرتووەکان دەداتەوە، هەروەکو ئەوەی کە حەسەن نەسڕوڵڵای ئەمینداری حیزبوڵڵای لوبنان ڕایگەیاند کە ئەوان خۆیان بە بەرپرسیار دەزانن لە تۆڵەکردنەوە. ئەوان بەلایەنەوە گرنگ نییە کە ئێران چۆن و بە چ شێوەیەک وەڵام دەداتەوە. ئەوەش نیشانەی ئەوەیە لە داهاتوودا ئەو گۆڕەپانەی کە ساڵانێکە سولەیمانی کاری تێدا دەکات لە ئەفغانستانەوە بۆ لوبنان و لە عێراقەوە بۆ یەمەن بازنە و جوگرافیای تۆڵەکردنەوەیە لە ئەمریکا و هاوپەیمانەکانی، بەبێ ئەوەی ئێران بۆ خۆی ڕاستەوخۆ وەڵام بداتەوە و جەنگی گشتگیر بەرپا بکات.